قوتابخانەش لەبەر تەواوکردنی منهەج ئەجدادی هەمومانی سوتانووە لە بەرەک بۆ بەرەک تەواویکە دەرەجەی نەهێنا ئەوەنەی دایک و باوەک لە لای من بەشی خۆی من لە هەندێک قوتابخانە بۆ بەشی پەروەردە ئەوەنە دایک و باوک هۆڵیەوەتی فێری زمانی ئینگلیزی بێت ئەوەنە هۆڵی ئەوەی نییە ئەتەکێت فێر بێت ئەوەنەی هۆڵی ئەوەیەتی بۆ نمونە مەسەڵەن ABC ئەزانێت بە ئینگلیزی ئەوەنە هۆڵی ئەوەی نییە کە ئەتەکێت فێر بێت من لەم لاوە پێڵم دایان دا ئەتەکەوێت ئاخر دکتۆر لە مەکتەبی فلان هەموو ABC ئەزانن کاتەم بۆ خۆی بەڕاستی لێ تێک نەگەشتن لە باوکەکان دەبێت پێشتر خۆیان پەروەردە بکەن بەشی خۆی گرنگ و مهمە ڕاستی ئەوان دەبێت کەم تا زۆر بخوێننەوە ئەوان کەم تا زۆر دەبێت ڕۆشنبیر بن ئەوان کەم تا زۆر دەبێت قۆناغبەندیەکان بزانن یعنی قۆناغی مناڵ جیاوازە نازی مناڵ جیاواز ئێمە بەداخەوە جاری وایە نازەکان لەگەڵی ئەڕوا بۆیە کچیکی بۆ نمونە بەناز دەرەچێت ئەبێتە پەن بەدەستەوە کوڕێک بێتە پەن بەدەست بەعکسەوە کوڕێک بۆ نمونە بەناز پەروەردەکراوە و خاتونێکی بەڕێز بۆ نمونە بێتە بۆیە پەروەردە بەڕاستی گشتگیرە و بە هەمومانەوە دەتوانین باشتر و چاکتری کەین و لە بیرتان نەچێت بەڵاکەی ئێوەش کە بەڵای ڕاگەاندنە کاریگەری زۆرە وەکو ئەڵێت هۆکارێکی زۆرە گرنگێکی زۆری هەیە کە تا چەند بتوانین بە قوت و بێزە تۆ ئەگەر لە خۆت بپرسە و لە منیش بپرسە تەسەورەکەی لە 30 ساڵی حکومڕانی کوردستانە بەم هەموو عەقڵ و عقوڵەی سۆفتوێر و ئایتیوە ئێستش زنجیرەیە بەرنامەی ئەفلام کارتۆنی کوردیمان نییە بەجلی کورتی و تەرتیبات و ناوی محەممەد و شلێر و خونچە و حەبێ بێت ئەمە جێگەی خەفەت نییە جێگەی خەفەت نییە بەم زنجیرە بەم وەکو ئەڵێت باشە دکتۆر بۆ هەوڵی ئەو کارانە نەدراوە بۆ نەکراوە هۆکارە وەزارەت هۆکارە دەوڵەمەندەکانی ئێمە حەزیان لە پارەی زۆرە بێتە دەستیان و هۆکارە ڕاگەاندن بە دوای لایک و کۆمنتە ئەگەڕێت و بە ئەوەی بە دوای شتی بۆ نمونە کوالیتی بەرزاد دەگەڕێت و کارە سۆشیال میدیا چەند کاریگەری هەیە سۆشیال میدیا چەند کاریگەری باشە تۆ ڕادێک شتێک هاتوۆتە کایەوە ئێستا تازە بە تازە هەنێ سرودی مناڵ دێت هەنێ فلام کارتۆنی مناڵ هەنێ شانی مناڵ ئەگەر نە بڕۆ بپرسە پێش ئەم سۆشیال میدیا بەڕاستی زۆر بەدەگمەن کەم هەمان بوو یعنی ئێستاشی لەگەڵا بێ من جێگەی خەفەتە یعنی دایک و باوکێ لەگەر ڕێزما بۆ دایک و باوکانی کە سەری بەنامەکەکەن کاکتۆر ئەکری ئەپلیکیشنێکی باشم پێ بڵێ لە ئایپادەکە و مناڵەکە دایگرم ناڵێن نییە بەڵام هەمووی دوانوسیانێکە بەس بۆ وڵاتێکی 40 ملیۆنی وڵات جێگەی خەفەتە من لە بەریتانیا لەم مانگی پێشوو بۆنی هەنێ سەردان و هەنێ سیمیناراتی پەروەردەییەوە لە بەریتانیا بووم لە چەند شارێک گەڕام ینی لەوێ ئەڵێ کاکتۆر هەنێ ئەپلیکیشن گیانمان دەرچوو بەدەست مناڵ مانەوە بە هەموو زمانەکان ئەوانشمان کە تورکیە زانین کوردەکانی تورکیامان ئەوانشمان کە فارسیە زانین کە لە ئێرانین ئەوانەمان کە عەرەبی و تا ڕادێک نیزانین کە لە ئێرە ئەوانشمان و عەرەبیکی باشە زانین کە لە سووریا بەوانشمانەوە کە لە رووسیان کوردەکان مانەوە ئێمە ئیسشی لەگەڵا ئەپلیکیشنێکی باش و چاکمان نییە بە کوردی و بە عەرەبی بە ئینگلیزی کە ئەوەی کە ABC تێدا بێ و ئەوەی کە بۆ نمونە ئەفلام کارتۆنی تێدا بشتی تێدا بێ و مەزبوط بەڵام بە معنای کەلیمە ئەپلیکیشنێکی زۆر بە قوت و بێز بێ حکومەت سەرپەرشتی بکات وەزارەت سەرپەرشتی بکات دوانی وەکو کاکتۆر فلان و فیسار بۆن سەرپەرشتی کات دەروونزانێک سەرپەرشتی بکات